ئازیزانم ئەم کاتۆ گشت کاتێکتانن بەختەوەر بێ خۆشحاڵم کە لە بەرنامەیەکی نوێی وێنەکانی دوێنە یەکەگرینەوە بۆ ئەوەی جارێکی تر هەمومان پێکەوە گوزەرێ بەناو وێنە پڕبەهاکانی کەسایەتە بە ئەزمونەکانی شار و وڵاتە بکەین بە هیوای ئەوەی لە ڕێی ئەو وێنانەوە ئەوەی کە لە دووتوێی وێنەکاندا دەبینرێ ڕاوە بکەین و ساغی بکەینەوە بە مەبەستی بە زیندوو ڕاگررتنی ئەو کولتورەی کە لەنەوەکانی پێش ئێمەوە بۆمان ماوەتەوە هەر میلەتێ خاوەنی کەڵچەری خۆی نەبێ و پارێزگاری لێ نەکا و ئەو کەڵچەرە نەبێتە پێناسەیەک بۆ بوونی ئەو نەتەوەیە دوا ڕۆژێکی پرشنگاری نابێ بۆیە بۆ ئەم مەبەستە و لەم بەرنمەیە میواناریەکیشی تر لەو کەسایەتی بە ڕێزانی ترمان کردووە تا لە چوارچێوەی ئەو وێنانەوە ئاگاداری وێزگەکانی ژیانی ببین ئەو کەسایەتێ بە ڕێزە لە 25 ساڵی 1950 لە گەڕێکی چوارباخ لە شاری سلێمانی لەدایک بووە کوڕی حەمەی مەلاعەلی ساعی خلەی چەخماقساز و دایکشی حەبسەی مەلا عەبدوڵای فاتە جەندەرمەیە خوێندنی سەرەتایی و ناوەندی و ئامادەیی پیشەسازی لە سلێمانی تەواو کردووە لە 4 ساڵی 1970 لەگەڵ خاتوو کوردستان حەماعەلی هاوسەرگیری کردووە و خاوەنی سێ کوڕە بە ناوەکانی ڕەوەند و ڕێباز و ڕاوین ماوەیەکی شە بۆتە باپیری مناڵێ بە ناوی یانی کە کوڕی کاکەڕەوەندی کوڕێتی ئەم بەڕێزە 53 ساڵە سەرقاڵی وەرزشە لە بوارەکانی تۆپی پێ و باسکە و گۆڕەپان و مەیدان لە ساڵی 1966 هەتا 1970 یاریزانی تۆپی پێ بووە لە هەڵبژاردەی پەروەردەی سلێمانی لە ساڵی 1967 بۆ ساڵی 1970 یاریزانی تۆپی پێ و باسکە بووە لە یانی وەرزشی سلێمانی لە ساڵی 1969 بۆ ساڵی 1974 یاریزانی تۆپی پێ و باسکەی تیپی شۆرتەی سلێمانی بووە لە خولی تۆپی پێی پلە نایەوەکانی عێراق ئەمە بێزگەلەوەی یاری بۆ کارگەی جگەری سلێمانی و یەکێتی نەقابەکانی کرێکارانی سلێمانی و یانەی وەرزشی ڕافدێنی دیوانیە کردووە ساڵی 1965 بۆ یەکەم جار گۆڵە کات و لە ماوەی ژیانی وەرزشیە 400 گۆڵی تۆمار کردووە نزیکەی 33 ساڵە ڕاهێنەرە و خاوەنی چەندین بڕوانامەی ڕاهێنانە ئێستا چاوەڕێی وەرگرتنی بڕوانامەی پلەبی ئاسیاویە لە تۆپی پێ لە ژیانە ڕاهێنەری یانەی وەرزشی سلێمانی و هەڵبژاردەی سلێمانی و یانی کەمال سەلیم و پێشمەرگە و پێگەیشتوان و تیپی هەڵبژاردی کوردستان بووە ئەندامی دەستەی بەڕێوەبردنی یانەی وەرزشی سلێمانی و لە ساڵی 1993ەوە تا 2002 ئەندامی کۆنگرەی یەکەم و دووەمی لیژنەی ئۆلۆمپیک کوردستان بووە لە ساڵی بۆ دەورەی 95 و 2005 لە بواری ڕۆژنامەنووسی وەرزشیە سەرنووسەری هەفتەنامەی ئۆلۆمپیک و یاریگا بووە ئەندامی کارایی ساندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان و سندیکای ڕۆژنامەنووسانی جیهانی و دەستەی نووسەرانی گۆڤاری سلێمانی بووە ئێستا ڕاهێنەری تیپی تۆپی پێی چرۆکانی یانەی وەرزشی سلێمانی و سەرپەرشتیاری هونەری پێشکەوتووە لە چالاکی وەرزشی و دیدەوانی ئەم بەڕێزە مامۆستا محەممەد علی سەعیدە کە ناسراوە بە مامۆستا حەمە بچکۆل مامۆستا گیان بەناوی بەرنامەکەمانەوە زۆر بە خێراتن دەکەین زۆر سپاس بۆ ئەم بەسەرکردنەوە باشە دەستپێکی بەرنامەکەمان لە نازناوەکەتەوە دەستپێکی ماشەڵڵا تۆ بەژن و باڵایەکی جوان و باڵایەکی بەرز و ڕەشیق و یاریزانانت هەیە بۆ پێ دەڵێن مامۆستا حەمە بچکۆل من کە دەستم کرد بە وەرزش زۆر مناڵ بووم لەگەڵ کۆمەڵێ لە یاریکەران یاریمەکرد کە بە تەمەن و بە باڵا لە خۆم گەورەتر بوون ئیتر بە تایبەتیش کە چوومە تیپی هەڵەوە هونەرمەند و وەرزشکاری کۆچکردو و خوارێ خۆش بوو مامۆستا عەلی لەتیف ڕاهێنەرمان بوو ئەو ناوەی بەسەرا بڕین ینی سەبەب هۆکارەکەەوە کە تەمەنی لەوان کەمتر بوو و باڵاشم بچکۆلەتر باڵاش لەوان بچووکتر بووە و ئیتر ئەو ناوە هەتا ئێستاش ماوەتەوە و باوەڕ ناکەم کێشێکیشی بۆ دروستکردی بە پێوەی شانازیەکی شەبەتەوەکو نازنایەک بۆت ماوە ئەوە دەری خاکە سەرەتای سەرەڵدانی بەهرەی وەزشی لە تۆ زۆر زووتر بۆ لە کەسانی تر بووە بڵێ جا لە بەرنامەکەمان ئەمانوێت دەست پێ بکەین ئەوەی لە بەردەستمانایە و ئەوەی تێشووی سەفەرەکەی ئێمە تەنیا وێنەیە وێنەکانیش بە خۆیان قساکەن و سەرگوزشتەکان ئەجێڕنەوە وێنەیەکمان هەڵبژاردووە بیکەین با دەستپێک بۆ بەرنامەکەمان ئەم پیاوە جوان و قیت و قۆزەیە
کە بە جلوبەرجێکی کوردەواری زۆر جوانەوە خۆی پێشکەشی بەرنامەکە و ئێمەش پێشکەشی بینەرانی کورساتیەکەی ئەم پیاوەکێ ئەوە خوا لە خۆشببووی باوکم مەلا عەلی ساریخلی چەخماقساس ئەو کاتە سەرباز بووە لە سوپای عێراقا بە مۆڵەت هاتۆتەوە بۆ سلێمانی ساڵی 1938 لە پشتی ڕزمەکەشی نووسیوە بە عەرەبی کە بە مۆڵەت هاتوومەتەوە بۆ سلێمانی و گەڕێتی چوارباخ لە ساڵی 1938 لە بە دەرگای ماڵی خۆمانایە لە چوارباخ. مامەسا وەکو بزانی جەنابی باوکی مالی چەند بووە؟ باوکم بە دەفتەر نفوس 1916 بوو بەڵام لەوە چوو زیاتر بێت چونکە ئەوەیە درەنگ دەفتەر نفوسیان بۆ دەرهاتوە تەسەورەکەم دوسێ ساڵێک دوا کۆتبیانی بەڕای تۆی گەڕێنەوە بۆ 1912 ئەو دەورە لەوانە ئەو دەورە بوو بێ بەڵام لە ساڵی 1950 وفاتی کرد و هەتا وفاتیشی هەتا مەدیش ڕۆژێ لە ڕۆژان زەختی نەگرت و نەچوو بۆ شتانە تووشیەوە نەخۆشە درێژخایەنە یەکسەر تووشی نەخۆشی سکسون بوو زۆری نەخایەن مانگەشی نەخایەن ساڵی چەند وفاتی کرد؟ 1995 ساڵی 1995 ئەو کاری چییە ئەی گێڕیتەوە بۆ چیەوەی کاڵێ هیچ نەخۆشیێکی درێژخایەنی نەبووە تاوەکو کۆتایی ژیانی هۆکەی چییە ینی ئەو نەوانەی پێش ئێمە بۆ کەمتر تووشی نەخۆشتر بوون بەتەمەندترن لە جیلەکانی ئێستا هۆکاری چییە وەکو وەزشوانێ؟ ئەوان خەفەتیان کەمتر بوو کەمتر بیریان لە کاروباری دنیاوی کردەوە باوکم پیاوێکی زۆر متەدەین بوو جگە لەمەش باوکم دوو نزعی جیاوازی هەبوو نزعەیەکیان نزعەیەکی دینی بوو کە زۆر تونڕۆ بوو نزعەکەیان نزعەیەکی قەومی بوو کە زۆر کوردی خۆشەویست زۆر جار ینی داخی زۆر هەڵەڕژ بووە هێگەر هەبهاتیان نەزە قەومیەکەی نەبووە هەر نەزع دینەکەی هەبووە من لەو بەڕێیان زیاتر بژایە. پێشەوەی بچێ بۆ سەربازی و دوایەوە کە با بڵێن قۆناغی سەربازی تەواوەکە بە چ کار و کاسبیەکەوە مەشغوڵ باپیرم چەخماقساس بووە عەلافیش بووە باوکم لای ئەو ئیشی کردووە دەستخەتێکیمان دۆزی لەو بینە بیرم نەبوو بیێنم لە ساڵانی چلەکانی ئاوزام کە نووسێت ئەڵێ باوکم ئەڵێ ئمڕۆ باوکم دەستی بە زۆر لە خوێن پێچە شامەوە هێنامی بۆ دوکانی عەلافیەکە ئیش کە حسابی عەلافی بۆ بکەم باپیرم چەخماقساس بووە باوکی باوکم هەم عەلافیش بووە چەخماقسازیەکەی تاوان ئالی دەرەوە هاتن بۆ لای تفەنیان چا کرد ئەمیش جا بە جاروبار بە دیەکانە ئەگەڕا دوو پەنجەی لە فیشەکداگرتنەوە باپیرم پەڕیوە کاتی خۆی کابرایەکی زۆر زۆر قۆشمە قسە خۆش بووە لە ماڵەوە دەستگای چەخماقسازەکەمان نابوو تا من احتیجاجەکەی 63 تەسا بیرێکمانە بۆ خسمانە بیرەکەەوە لەگەڵ تفەنگی تاپڕیش بوو خسمانە بیرەکەەوە دوکانی هەبووە لە مەیانی ماستەکە باوکی باپیرم ماسفرۆش بووە ناوی مام خێر بووە کابرایەک بووە دەنگی زۆر بەرز بووڵن کەوتێتی یاڵاماست لە جوولەکان جویان لێ بووە ئەمە دەنگی بەرز بووە بۆ کاسپی سوودی لێبی بەڵێ یان لەوانەشە زیاتر بۆ نازان بە مارەسەوای دەڵێن دەنگی زۆر بەرز بووە کە هاوت پێ یاڵاماست لە مەیانی ماستەکە هاری کە جوولەکان جویان لێ بۆ کاتە باشە مامۆستا محەممەد جەناب باپیر تێبیریە من باوکم نەدیوە ساڵی پێشوە دایک بم وفاتی کردووە عەمەلیاتێکیان بۆ کردو لە کەرکووک نەشەرگەریشان بۆ کردووە هی وا بزانم هی فتق بووە ئیتر لەوێ دەرنەچووە باوکم جەنازەکەیانەوە بۆ سلێمانی لە گەری سێوان ناشدش ساڵی 49 بیرەوەریشی زۆرت لەگەڵ جەنابی باوکتا هەیە کە بە پێوەی ساڵی 95 کۆچی دوایی کردووە ئەو بە بیرەوەری جەنابە هەر لە سەر دوکانی عەلافیەکە مابووە باوکم هەر لە عەسکەریە لە ساڵی 1933 کە چەند ساڵێک پێشەوە عەسکەر بووە سەرباز بووە لە سوپای عێراقا لێ فێری سایقییان کردووە لە ئیجازەکەیە لە 33 لە مووسڵ نەقی سلێمانی کراوە ئیجازەکەی ئیتر نازانم پێشەوە بە چەند هەی بووە باوکم پاسێکی تەختەی درێژی هەبوو بم پاسە تەختە درێژە هاتوچۆی کەرکووچیە کرد من جاروبارە من هێبر بەم ناڵی لە بیرەوەری تووە بەڵێ ئەی بردم لەگەڵ خۆیان بردم بۆ کەرکوو لەگەڵ خۆیان بەڵام بەیانی دەرەچوین ئێوارەیە گەشتین چونکە کار ڕۆشتین لە بازیان لامانە لە تەشێ لامانە قاوەڵتیەکرا لە مەسەن لە تەیناڵ نوێژی نیوەڕۆکرا بار سەرخرا بار داگیرا مامۆستا ئەو نە پێچاو پێچ و ڕێگەکە دوور بوو ڕێگە دوور نەبوو پاسەکەی سرعەتی نەبوو خەڵکەش نەفەر دابەزی سەرەکەوت بار سەرخرا بار داگیرا نوێژەکرا قاوەڵتیەکرا ئێتر شەوە گەشت نەکەرکووک کە گەشت بەیانیەوە بەڵێ کا گەشت نەکەرکوو شەکەت بووین ئێتر ماڵی مامی دایکم دەوڵەمەند بوون لێ لەگە زوو بگەشت نایە تۆزە لای ئێوارەچین بووە نەبوو درەنگ بۆ یاچون شەو لە ئوتێلە نووسین بەڵێ ئێستا چاخانەکانی و کاتەمە بیرێکە چین دانیشتین و بەیانیان بردم کاهیمانە خوارد بوو اینجا لەو سەرشەوە کە هاتینەوە
نفسی بە زمان بەسەر هات هی خۆی بوو پاسەکە بەڵێ پاسەکەی خۆی بوو ماوەیەکیش لەگەڵ مەلای خەیاڵە بە ڕەحمە بێ شەریک بوون ئەنجا باسی ئەوەش بۆکەم دوایی جەلو سەر کە هاتینەوە ئای نەشت لامانە لە 50 شوێن قۆناغ بە قۆناغ بەڵێ ئیتر ئەگەر لە شێب خۆمایە خۆت و خوا و سەکنەکەی بوو خۆ سیارە هات چۆن نەیەکەوە نەبوو تا ئەوە چارێک کردی بەڵام هەموو ئەدەواتێکی احتیاتی هەبوو باوکم شارەزار بوو لە عسکریاسون کە بەهین فێر بوو بە خوێنن پیانەت بوو ئەشواتی ئەربع و شەوت الکەبس و شەوت الانضغاط وانی مبازە کردم کە لە لێخوڕین سیارە ئەمانە مدوزێ هەمووی مبازە کردم اینجا ئەمانە فێر بوو باوکم زۆر جار ینی زۆر وەسایەکی باش بوو بەس لەو سەر کاتێ گشتنی ئەڵڵایی لێ تووشی مشکلێ بوو ینی پیانۆ کە تڕێنەکە لێ سەر نەیەکەوە نەفەرەکان دایان نەفەرەکان دابەز نەفەر دابەزی پاڵێنە سەر نەیەکەوە تاکوسە و تەختەیەکە بوو پان بوو ئاوە چوار گۆشە بۆیان دانا پیانۆچی تاکوس پیانۆ تاکوس تەختەیە نەخێت تاکوسیش فایدێنە و خلە بۆ خوارەوە ئەنجا بە پاڵ و دایم بارەکە داگرن بار داگیرا ئیتر کە گەیشتە سەرەوە لە خۆشە هەمویان و سەیدی عالامە حەمەد سەڵاوات بەڵێ باسە مامۆستا حەز ناکەی ئەمە توانایەکی جەستەیی زۆری بوێ ئەم ئیشە باوکم و کاتە گەنج بوو مەبەستم ئەوەیە ئەوە بۆ خۆی ئەگەر هەرچی خواردنیشی خواردی بێت لەو چەند قۆناغنانی خواردی بێت لە کەرگۆ ئیتر هەزمی کردووە بۆ تەندروستی باش بوو مناڵ بووم بەبیرم چەند چین خەوم لێکەوت و خەبەرم بۆ پاسە بەڕێوە بوو بەڵێ ڕاستەکەی ئێستا کە گەیشتم گەراجی قالە لای بەربەلەدەکە هەموو خەڵکەکە هەموو شەکەت بوون ئەم ژنە خانومانە ڕەنگ نورانیە کێ ئەمە دایکمە حەفسەی مەلا عەبدوڵای بەقاڵ یاخو حەفسەی مەلا عەبدوڵای فاتە جەندەرمە ئەمە قسەیەکی فاتە جەندەرمە شیرۆکێکی درێژی هەیە ساڵی چەند شوی کردەوە بە باوکی 49 ساڵی 1950 یەکەم ناڵی مردووە دووەمی من بووم ساڵی 1950 کە تۆ لەدایک بووی ئەمیش هەر خەڵکی سلێمانی سەر شەقامیە باوکم لە خانی ڕقم یەکی ژمارەیەکی چوارباغ بە تاپۆڕەش هیبابیرمە ئێستا ماوە بە پێوەماوەتان بینە بە ڕۆشن پێوەما و نازەمەڵێن بەڵام ئێستا بە مڵکی هی ئێوە نییە هیە نەفرۆشمان نەفرۆشتانە خوێنواری هەبوو مامۆستا دایکم ئینسانێکی نەخوێنەوار و بەڵام زۆر ڕۆشن بیر بوو و هەر بە ڕۆشن ماوە ئێستاش ماوە هەر ڕۆشن بیرە و هەتا بڵێ هێمن و ژنێکی هەتا بڵێ بە سەبرە بە ئارامە ینی بۆ ئارامی خۆی ماوەتەوە تا ئێستا بەڵێ ئێمە لێرەوە سڵای بۆ نێرین بۆ دایکە ئازیزە جاندرمەش ئەگەر حەزەکەی بۆ باسمەوەش قسەی دوو درێژیە بەس بە قوتەی جەرمەوە وەختی خۆی باپیری ینی باوکی باپیرم باوکی مەلا عەبدوڵای بەقاڵ لە سەربان لەگەڵ دراوسەکانی لیانێ بەسەر سەرباگردێن یەک خەنجەرەکە بۆ وەرجی باوکی باپیرما وەرجێ دڕێ و ئیتر ئەو نیۆڕێڵم برنجی خوارد و برنجەکە لە مەعیدایەوە ژنەکەی کە ناوی باجی فاتم بووە چێ سەربان بە تفەنگی کاتە نەنکی تۆ بەڵێ نەنکی دایکم ئاچێتە سەربان بە تفەنگی کابرا کوژێتەوە هەماغای کاکەی ئەو زەڕۆشتووە پیاوێکی شخصیات بۆ لەسەر شەقامە کەوتۆتە بینەوە ڕێکی خسوونەتەوە و ئیتر نازناوی فاتە بەشی بەسەرا بڕێ جەندەرمەکە بەوەی ئەو ینی ئافرەتێکی جەربەزە جەربەزەوە تر هەر بە هاتیویژ ناڵەکانی بەخێو کردو باپیرمانی بەخێو کردو خوا لێ خۆش بێ ئەم وێنەیە ئەمە ساڵی 50 خۆم و باوکم تاوان و باوکمە ئەوەی لە باوەشاتی دکتۆر یاسین برامە کە پێشمەرگەی یەکێتی نیشتیمانی بوو لە قەراخ ئێستا ماوەی ئەڵمانیا وەساتەوە دانیشتو لە ماڵەوە ئەویشان براناونجەکەمە تەها ئەویشان هەرە گەورەکە خۆم کە پشتێنێکی پانم بەستووە لێرا مامۆستا جلێکی ستارخانی زۆر جوانە لەبەرایە بە بیرەوەری تۆ ستارخانی و ئەوانەکەی لە سلێمانیا ئیتر بووە بە باو کە خەڵک لەبەریکە من هەر کە چاوم کردەوە هەبووە پێش هەبووە نازانم چەند پێش بەڵام تەواوی پیاوە ماقوڵانی شار زیاتر کاوەسەڵتیان لەبەر کاوەسەڵتەشان لەبەرە کرد شخصیاتەکان بە زۆری عەباشان نابەشانانە بەبیری من مامی دایکم عەبای عەبەشانێ عەباشانە بۆیانە بەشانێ عەباش بەپێی ئاستی ئابووری جۆری هەبووە بەڵێ عەبای باشە بوو بەس نازانم شاڵ سورمە و ئەو جۆرە شتانەیان هەبووە بەڵێ اینجا بەبیری من پیاوانە بیری کە هینە بوو عەبایان نابەشانیانە و جلی کوردیش هەر هەبووە بە هەموو جۆرەکانی و کاتە شەڕواڵ مراخانی شەڕواڵ ستارخانی ئەمانە هەمووی هەبووە شەڕواڵ و چاکەتی شەبووە تای لەبەرەکە شەڕواڵ و کراسی شاوینان لەبەرەکرا گەنجانی ئەو کاتە بە بیرەوەری جەنابە یان بیست بێتێ لە پێشتوە گەنجەکان زیاتر چیان لەبەر کردووە وەڵای بە زۆری شەڕواڵ و کراز بوو شەڕواڵ و کراس تا ساڵی شەستەکانیش کە ئێمە چوونە سانەوی ئەیانەوەی بێتە سانەوی بەڵێ ئەبێ پانتۆڵە پێ زۆر کەس دەسەرەوە مەکتەبی تەرک کرد ینی ئامادە نەبوون واز لە پۆشینی شەڕواڵ بێن زۆر ئەو یا بۆ ئەنویا بێ مەکتەب تەرگەی بە زۆر تایبەتی زمانی سامی حوسێن نازم بەڵێ مامۆستا سامی درێژ بێ بەڵێ درێژ بێ کە بەڕێوەبەری سانەی بوو قوڵی نەکرد من هەنگێ برادەم لەبینی وازان لە قوتابخانەی لەسەر پانتۆڵ پیان ناخۆش بانتۆڵ ئەو کاتە عورفوا بوو کە خەڵک شەڕواڵە مامۆستا ئەوە هۆکاری نیشتیمانی و نەتەوەیی بوو
وازان لێنایەنە یان عادەت نەبوو ئەوانە پانتۆڵ والله خەڵکی عیبێ زانی بەعیبیان نەزانی عیبیان نەزانی یعنی تەنانەت بە کولتوری خۆمانیان کولتوری نازانی خۆمان نێزانە بە عیبیان نەزانێوانە بەڵام ئەوانی کە چوونە سانەی سلێمانیتر ئەخرەکەی ڕازی بوون بۆی کە پانتۆڵ لە پێکەن ئەو کاتە مامۆستا سامی بەڕێوەبەر بوو مامۆستا هادی سووران پێ و ئەو جێگر بوو مامۆستا بەڕەحمە بنەمانە هەمویان مرد مامۆستا ئیحسانە سوور ئیحسان حکمەت ئەویش هەر جێگری بەڕێوەبەر بوو ئەویش ئەمانە لێ بوون ئەو کاتە فەراشێکمانە بوو ناوی شێخ سەدیق بوو زۆر فەراشە لیایەن لە باتی سامی حسێن زۆر سامی هەبوو لەمن توانین سیدە مچاویکەین هەر نەمانتوانین ژوورەکەشی بینین لیان لەسەر شێخ سەدیقی فەراش بوو ئەو لیایەن ئەو کاتە تەلەبە زۆر بەعەدەب بوو نەتوانین لە بەردەمی مامۆستا سەربەرزکەنەوە مامۆستا ئەمانەوەی وێنەیەش کە پیشانی بینەرانی خۆشەویست بین ئەم وێنەیە وێنەیەشی ئەمە خۆم و دایکم و پورم کە شووی نەکرد لەسەر ماڵی بوو لەگەڵ دکتۆر یاسینی برام کە هین بوو کە پێشبگەیەکی نیشتیمانی بوو ئێستا لێرەیە بۆی بینەران دوو خوشکم ڕووناک و ڕووپاک و هەروە برایەکی پشکۆلەمان کەلمان پشکۆلەتەوە ئێستاش ماوەکەم ئەندامە لەگەڵ دایکمایە ناوی دانایە پوریشم ناوی عەتیەوەی دواوە ئەوەی سەرپەڕ دوای کەمەندامەکە و دوای پشکۆلەکەەوە دایکمە ئەوەش خۆمم دانیشتم ئەوەی تەنیشتم دکتۆر یاسینی برامە ئەو دوانەش ڕووناک و ڕووپاکی خوشکم کۆنەکەمانان لە چوارباخ ساڵی چەندە مامۆستا ئەوە بەخوا لە هەفتاکانایە لە هەفتاکان هەفتا و پێنج و هەفتا و شەشوانە ئەو خانی ماڵە گەورەیان ماڵی باپیرێ بوو بەڵێ کە بۆ ئێوە مابوو بەڵێ خانوو مابووە بەڵێ خانووە چەند خێزانی تیا ژیا لەو خان هەر خۆتانی تیا بازار ئەو ژێرخانیان پیرژنێک پیا بووە زۆریان نایە بۆ ئاودانیوانە بەکرێکی کەم بین خۆمان ملیا و حوشەکەی بیری تیا بوو مێوی تیا بوو شاتۆشی گەورەی تیا بوو بۆ ئەو زمانە بۆ ئێمە زۆر خۆش بوویت مامۆستا پێش ئەوەی بڕوێنە سەر وێزگەکانی تری ژیانی جەنابە بەوێنە ئەمانەوە ناوبڕێک وەرگرین بینەرانی خۆشەویست ناوبڕێک و دێنە وڵاتە مامۆستا محەممەد ئێستا کاتی ئەوە هاتووە کە ئێمە بە وێنە بچینە ناو ئەو دنیا جوانەی وەرزش ئەو دنیایی کە بۆتە هۆی ئەوەی کەوا ئێمە چاوپێکەوتنت لەگەڵا بکەین وەکو وەرزشوانێکی دێرین وێنەیەک هەیە ئەم وێنەیە ئەمە ئەکەین بە وێنەی دەستپێکی وێنە وەرزشەکانی جەناب ساڵی چەند وا چۆن دەستێ کرد بە وەرزش من ماڵمان وەکو پێم وتی لە خانووی ژمارەیەکی گەڕێکی چوارباخە بە تاپۆڕە لەو خانووا بووین ئەو خانوەش لە خوارخانەقای مەحویەوە بە 150 مەترێک و نزیک کۆڵانێکمان بین بوو لەگەڵ یاریگای سانەی ئەوسا یاریگای سانەی ئەوسا شوێنی قوتابخانەی ناوەندی سیروان و خانزاد سانەی خانزاد و شوێنی یاریگای شەید حەمەحسین یەک یاریگا گەورە بوو بە هەمووی یاری هەڵبژاردەی شارەکان لەوێ ئاکرا سلێمانی یان لە یانی سلێمانی لەوێ ئاکرا چیان پێوە مامۆستا یاریگای سانەیان پێ هەر یاریگای سانەی بەڵێ ئیتر لەوێ پێش ئەم ئستادیۆمەی بەڵێ ئەم پێش ئەمەی ئێستا لە ساڵی 56 دەستکرا بە دروستبوونی لە 6 ساڵ تەواو بوو یاریگای خوارەوەی مەلعەبەکە ساڵی 6 تەواو بوو بەڵێ 6 تەواو بوو یەکەم یاری 6 کرا یاری سلێمانی لەگەڵ یانی شەڵی بەغا سلێمانی بدوێک بە هیچ خاڵی خۆش و معتەسەم فەتحی گۆڵەکەی کرد خەڵکی سلێمانی بەڵێ خەڵکی سلێمانی بەدوێ ئێستا بەشدار بووی مامۆستا جەناب من ناشاڵی 6 ناڵ بووم بەڵێ ناڵبووم ئەو کات بەڵێ ڕاست یەکەم یاری ئەو یاریە کرا ساڵی 6 یانی سلێمانی یانی شەڵی بەغا سلێمانی بدوێک بە هیچ زۆر سەرسام بوون بە سلێمانی ڕەچاویان نییە کە سلێمانی تیپی وای هەبێ ئەو کاتە بەس خۆت وەکو بینەر بەڵێ ناڵبووم لەو کاتە ئێتر کە لە سانیە و نزیک بووین تیپی
خەبات کەتیپی شەهید مامۆستا یاسین بوو کە هەتا ئێستاژ من لەبیرم ناچێتەوە ئەمەگە سەرسام بوو پێی هاوێنان چقەکانمان بێکەوە بوو لەگەڵ ماڵی مامۆستا یاسینە ئیتر کاچوو بۆ یاریگا ئێمە مناڵی گەڕ شەرمانێک لەسەر کاممان جامتاکەی بۆڵگرین بۆ مامۆستا یاسین کێسەکەی کەرەکەی لە یاریگا سلێمانی بۆ کراوە ئیتر کە چوشمە قوتابخانە تاریحیا بەک تاریحیا بابان لە قوتابخانەی سلێمانیان پێ و لە دەمی سەرەتای شقامی سەر شقامە خوا حەمامی سێ عەلی ئالیا بوو لای حەمامی نووری بەک لەوێ ئەو خۆی وەزشەوان بێشە بۆ لە یاریگەرەکانی هەڵبژاردی عێراقی کۆن تاریحیا بابان ئیتر کە چوومە پۆلۆسێم کرد مامۆستاکەشمان عەبدوڕەحمان قەدری خوا لێ خۆش بوو ئەویش برای محەممەد قەدری هەم هونەرمەند بوو هەم وەزشکاریش بوو بەعودەوە هات فێری گۆرانیە کردین هەر لەو کاتەوە لە پۆلی دووسیەوە من فێری ئەمێ فێری پێژەی مۆسیقا و حروفی مۆسیقا و ئەو شتانە کرد ئیتر مامۆستای هونەر بوو مامۆستای هونەر وەزشش بوو وەزشی پێکردین هونەریشی پێکردین دەمێک کە مامۆستا کە خۆشمانەویست لە مەکتەبە عەبدوڕەحمان قەدری بوو قەدری خوا لێ خۆش بوو کۆمەڵێ سرودی پێ تۆمار کردین کە ئێستا من هەنێکی ماوە نەماوە سرودانە هەمووی بە عەربی و بە کوردی ئیتر لەو کاتەوە من بۆی ئەوەشەوە حەزم لە گۆرانی و لە مقام ئەمانەش کرد چونکە باپیرشم دەنگی خۆش بوو گەڕگەکەشمان بڵێ لە ئەو خانەقانەی نزیک خانەقای مۆلانا خالد و مەحلو و حاجی مەلا عوسمان و حاجی مەلا عەسڵی و حاجی مەلا عوسمان و حاجی مەلا عەلی و ئەو گەڕەکانە زیاتر لە مەولوو بۆنە ئاینەکانە مەقامات بەکارهات ئیتر لەوە باپیرشم دەنگی خۆش بوو حەماڵێکی لا بوو ناوی سەی شەهاب بوو ئێرانی بوو بە هەورامی و بە فارسی شانەمەی فەردۆسی بۆ باپیرم خوێنەوە ئیتر باپیرم لە شوی فێری هەورامی و فارسی بۆ نازانم ئیتر کە ببیرمێ کە لەشکری ڕۆستەم ئەشکان فیلمێک بە چاواناتە خوارەوە بەڵام بە ڕیتمی خوێنەوە ئیتر ئەمەگە خۆش بوو ئێستش قەت ینی تۆ شارەزایی لە مەقاماتێکە هەیە من هەنگێ مەقامە ناسم ئەیان ناسی هەنگێکیان هەمویان نا بەیاز شوور مەسە هەمایان کامیان لە هەمیان لای تۆ بەگوێی تۆ خۆشترن بەیاز شوور و هەمایان زۆر خۆشە خۆشن بەڵێ مەقامە فارسیەکان هەمی خۆشە مەقامێکی ژەیە تایبەتە بە سلێمانی ئەوە سەفەرە مەقامی سەفەر ئەوی ژەناسیتەوە بەڵێ ئەزام کامێ باسی شەهید مامۆستا یاسینێک کرد ئەم وێنەیە ئەو نییە باوە بەڵێ باسیکی ئەم شەهیدە کە زۆر ناویەت و کە ئەم لە سەر ماوەیەک لە سەر و ماڵیەوە بوون ماوەیەک هاتنە تەنیش ماڵی ئەمۆکرێسی بوون جلی یاری لەبەرایە بەڵێ جلی یاری لەبەرایە شەهید مامۆستا یاسینە بەڵێ ئەمە باوکیشی بەڕەحمە بێ حەمە ساڵحی عەزەی مەمەنگ هەر وەرزشکار بۆ وەختی خۆی وەختە وەرزشی زۆرخانە و میلبازی هەبووە باوکی وەرزشکاری زۆرخانە و میلبازی بۆ باوکی ئیتر کوڕەکەشی کە بوو دەستجاتی با بڵێن لەش جوانی ئێستا بەڵێ نوع وەرزشەکە بەس ئێران ماوە ئێرانیکەن مناجاتی لەگەڵاکەن زۆرخانەوانی مناجاتیش لەگەڵاکەن لەگەڵا نوع مەقامێکە ئێڵێن زۆر خۆشە ئەو وەختە لە سلێمانیا ئەوە هەبووە اینجا باشی ئەو خۆشی وەرزشکارێکی زۆر بەتانا بوو کاغەفوری براشی سەماوە هەر وەرزشکار بوو بەڵام مامۆستا یاسین لە باسکە لە بالە لە فوتبۆڵ لە تۆپی سەرمێز لە گۆڕەپان و مەیدان لە هەموویان خەڵکێکی زۆر بەتوانا بوو یاریکەری یانی وەسی سلێمانی بوو سەرۆک و ڕاهێنەری تیپی خەباتیش بوو ئەو کاتە تیپەکار خۆی سەرۆکی بوو خۆی سەرۆکیش بوو خۆی تیپەکەشی بدە ناو یانی سلێمانیەوە یاریکەرەکانی چیرۆکی شەهیدبوونەکەی هەر ساڵی 63 ئەمانە هەر چواریان لە ئەو وەختە دوو حیزب هەبوو لە کوردستانە پارتی شووعی ئەمان پارتی بوون ڕۆژی پێشەوە بۆ نیشتێکیان کرد بوو کە شتێکە بێت مامۆستا یاسین مشتیفی یعنی سەرپەرشتیاری یاریگای سلێمانی بوو ئەمەیەکی ئێستا یاریگای ڕئیسی مەلعەبەکە ئێستا کە بۆ نیشتەکەن ئێوارەکەی بە هاوڕەکانی هەڵی هەرسی هاوڕەکەی ئەنوەردار مامۆستا ئەنوەرداتاش مامۆستا حەمبۆر مامۆستا ئیسماعیلی براهیم بەلوعەتی هەر شوارێڵی کاکە بایم شو یاریگا قەرەق شار بۆ وەختە دوور بوو یاریگای سلێمانی دوور بەڵێ بایم شەو لێوێ بین ئەگەر شتێ بێت دیوە دەربازە بین ئێستا ئەو شەوە لێوێنون لە بەرەبەیانە بۆ نەکبەتی ئەمان حکومت ڕێبایە لێوەدانێن جێژێ ڕێبایە لە مەلعەبەکە دانێن چونکە مەلعەبەکە قەرەق شار بوو وەڵا کێن ئەڵێ وەچیەکەن لێرە شەهید مامۆستا یاسین ئەڵێ من مشتیف و مامۆستام لێرە و مشتیفی یاریگەم ئەڵێ نشین ئەڵێ مانەش مامۆستان و هاوڕێ من وەڵا سوتفە کابرا شەق لە سەرین هەڵا سەرەکە بەیانی لە ژێرایە شەق لە سەرینش دەڵێن سەرەکەن دەماچێ لە ژێرایە هەر لە پەلبەسیانەکەن و بوانە بێ بە بەڵگە و لەسەر بۆ حامیە وەکو بازەکەن لە پاڵێگەنێن بە مامۆستا یاسینەوە شەهید مامۆستا یاسین دوو دانی لەسەرێک بوون دوو دانی کەوتووە سەرێک لێبوو بە نەخش زۆر جوان بوو دانیا بەهینەکانن لێوا دانیەشیە کە من بۆ حامیە بێ مەحکەم و بێهێشتێ یەکسەر هەر چوارن
گولە بارانەکەن و ڕۆحیشان تیاماوەشتایەکەن بە بلدۆزەر بەسەران ڕوونەکەن بەجێرگڵەوە ئیتر فەتێکی زۆر ون بوو نیانەزانی لەگەڵ ئەو خەڵکی ترا لەگەڵ شەهیدان نامی قاغا و چەندی خەڵکی تر ئیتر عەسکەرێک تا خەبەری یاوەتیەوە تا لیاکراون بەژێر دوای چەند مانگێ دۆزیانەوە. درود بۆ گیانی پاک شەهیدان. مامۆستا ئەمە یەکێکە لە وێنانی سەرەتایی بەشداریکردنی جەنابتە لە بواری وەرزشی. نعم سەرەتانی ئەمە ساڵی 1970 ساڵی 70 تقریبا 3 ساڵ بوویارین بۆ یانی سلێمانیەکە خولێک کرایەوە دەوری چواردەی گەلاوێش لە سلێمانی چواردەی گەلاوێش ئەویان کۆنترە بەڵێ بەس ئەوەی پێشم تەواو نەکرد چواردەی گەلاوێش 4 فێرقە بوو لە سلێمانی ئیشتراکمان کرد سلێمانی خانەقین مووسڵ کەرکووک. ئێمە یەکەم بووین من یەکەم گۆڵکەری خولەکە دەرچووم بە 4 یاری 5 گۆڵم کرد خولەکە لە سلێمانی کرایەوە تیپەکان بە پاری بیتاقی ئەو کاتە بیتاقی 50 فرز بوو مەسرفی هەموو تیپەکانمان کرد لە داڵتەڵەبەش ئەمانوان پاریان لێوە نەگەتین مەسرفی خواردنی هەموو تیپەکانمان کرد ئەمەیان ساڵی 73 لەگەڵ یانی موسەنای یاریمان کرد لە سلێمانی موسەنا ئەو ساڵە دووەمی عێراق بوو محافزیشان هەبوو ناوی عەیادە کەنعان و زۆر خزمەتیەکردن ئەم یاریە من سەرم تیاشکا لە سەرەتای یاریەکە بە سەربەستایی و بە سەرشکایی تا ئاخر یاریەکە یاریم کرد بەس زۆرانمان دوو بێگەمایان ئەوانتان دۆڕان ئەو یاری ئەم گرتەیە بەڵێ جەنابتی بەڵێەوە لەگەڵ گۆڵچی منتەخەب عێراق عەلا بەدر هەستاوم وەسەر ئەوەی دوامەوە فاروقی کاکفایی قەسا بە دەرچووە هین ئەوە لێوا دەرنەچێت بەڵێ فاروقی ئەو فاروق کاکفایەقا ئەنجا تۆپەکە بەسەر سەر ناتێ پەڕێ گۆڵچەیە گرتووە من گۆڵچی لەگەڵ یاریمان لەگەڵ مەسلحەی نەقڵەکەی بەغا کرد دەرەجە نایبی عێراق و لێمان برنوێک بە هیچ من گۆڵەکەم کرد لە ئافرین دووەمە مسافەیەکی دوورە گۆڵەکەم کرد. بەڵێ اینجا من ئەمەیە بەڵام مامەسا تۆ تەمەنت چەند بوو لە یاریە یا خۆت تەمەنت چەند بوو کە یەکەم جار گۆڵە کرد؟ من ئەو کاتە لە تیپی میلیا گۆڵم کرد ساڵی 65 جوانە 4 ساڵ و 13 ساڵوانەیە بوو. هەستی چی بوو کە بۆ یەکەم جار گۆڵ؟ زۆر لام خۆش بوو تر نازم بڵم تۆ شەوە لە خۆشی هەر خەبەرم بوو گۆڵەکەم هاتەوە بیر. مامەسا ئەو نەشووە و ئەو حەزەی کە هەست بە سەرکەوتنەکەی ئینسان مرۆڤ یعنی پاڵپیەوە نێ بۆ ئەوەی کە بەردەوام بێ لەسەریش جەنابتان لە بواری وەرزشیە ئەگەر نەگەنە ترۆپی ئەو خۆشیە باوەڕ ناکەم بەردەوام بنتیایە ینی تۆ ئیگەڕێنیتەوە بۆ ئەوە ئەو ترۆپی خۆشیە ئەگەر ئەو خۆشەویستیە و ئەو دڵسۆزی و ئەخلاسەتی بۆ وەرزش هەم بووە ئەگەر ئاوا عیبادەتم کرا لەوانەیە خوا لەم عەفوی کردبێ. بەڵێ ڕاستە فەرمی مامۆستا تۆپی پێ و باسکە و گۆڕەپان و مەیدان لە کامیانە زۆر سەرکەوتوو بی؟ لە فوتبۆڵە لە یاری تۆپی پێ بەڵێ زیاتر دیاریش کەوتی؟ بەڵێ لە فوتبۆڵ باسکەشم زۆر لەسەر مستەوای هەڵبژاردی سلێمانی یانی سلێمانی چۆن فوتبۆڵ لەسەر مستەوای هەڵبژاردی سلێمانی و یانی سلێمانی یاریم کرد باسکەش هەر ئەمان شت زۆر یاریم کرد و لە باسکەش زۆر دەرکەوتم بەڵام بەڕاستی فوتبۆڵکە زیاتر منی زیاتر خولیا ئەوە هەبوو. گۆڕەپان و مەیدانیش دانم کردووە بازی بەرزم کردووە 4 بەسەی بەریدم ئەو تیپانی کە با بڵێن تیپە میلیەکان کە تیاماویت ئەمان یاری باسکەیە ئەو تیپانی کە ئیشێتیا کردوون وەکو وتمان بەڵام سەرەتا لە تیپێکی میلی دەستی پێکرد تیپی مەهاباد تیپی مەهاباد بەڵام نەمانەزانی مەهاباد زۆر هینە سێماکە ئەم ناوە زۆر خەتەرە لەگەڵ تایاری حاجی ژەڵەتیفی عەلاف ئەو تیپێشە بوو نای هەڵۆ بوو تیپەکەی تێکچوو بۆ یاریکەری نەما بوو من یاریکەرم هەبوو بەڵام کەرەسەم نەبوو کەرەسەم نەبوو بوون بە یەک بە ناوی هەڵۆ دوای لە ئاخر ئەمزانین مەهاباتە زۆر خەتەرەکەی منەوە ناو ینی دوایەوە کە تیپەکە هەڵۆشیان جا هەستان بە تەسناکی ناوەکەی کرد لە ئاخر دەرکم پێکرد ئەمە زۆر خەتەرە بۆ کاتەش ساڵی 64 و 63 زۆر خەتەر بوو بەڕاستی ئەمە سەر چواردەی کاسی چواردەی گەلایاژە کەوتم یەکەم بووین ئەخی یاری 5 گۆڵمان لە مووسڵ کرد 5 بێک لە مووسڵمان بردەوە. بەڵێ ئەمەی یەکەم مامۆستا چییە؟ مامۆستا محەممەد کەریمە ئەی دوای ئەو دوای لەتیفە گۆڵچیە دوایەوە عەلی مەحسوومە دوایەوە منم دوایەوە خوا لێ خۆش بوو عومەر محەممەد کەریم مامۆستا عومەر محەممەد کەریم خوا لێ خۆش بێ. ئەمە لێرەش پێم وایە بێ ئیتر ماوەیەکیش لە تیپی شورتەی سلێمانی ئەمە انضباط شرطة بەڵێ هەر ناو خۆمان نافرقەمان یاریکەرمان زۆر بوو سێتیمان دروست کرد انضباط و ئەو مەدەنیە شێیە ئەوە شەهید جەمال عەلی باپیرە فەوەز بوو کاتێک هەڵماناو بوو شەهید جەمال عەلی باپیر ئەوەی دەوا عومەر حاجەفری گورگەوانە ئەی کامەیان جەنابتی؟ من ئەوەی ئەو سەر کە دەستم وا لێ کردووە دەستی بخەینە سەر بەڵێ
ئەوە ئەوە من لەو کاتە یاریزانێکی ئەساسی بوو ینی من لە 16 تا 16 لە یانی سلێمانی احتیاج بووم بەڵام 16 هەتا وزم لێهێنا مەگەر پێکرا بمەژنا هەر یاریم کردو تاشتا مامۆستا ئەم وێنەیە ئەمە شوێنەکەی کوێیە؟ ئەمە قوتابخانەی سانەی سلێمانیە یەکەم کەس یاریگای سانێ ناو مەکتەبەکەیە دیوی ئێستا لاوانی تیاوە دیوی کە لاوانی تایە دیویشان هەیەکراوە بە شوێنی لاوان بەڵێ ئەمانی چیان مامۆستا؟ ئەمە یەکەمیان شەهید سەلاحی مهندسەکە ڕەفیقم بوو بێ ئەمەیان بەڵێ یەکەم لێرە بەڵێ دوای ئەو عومەری حەجەفری گورگەوانە دوای خۆمم دوایەوە کاک حەمەد تۆفیقی ئێستاکە بەڵێ سیاست مەدار بەڵێ ئەمانە هەردووشیان بەهۆی منەوە دەستیان کرد بە وەرزشکردن بە ڕەفاقەت و خۆشەویستی منەوە زۆر زیاتر تێکەڵی وەرزش بوون بەردەوام لە سانەی بێکەوە وینتەلەبە بووین هەمومان ماوەیەکی ژانی بەردەوام بوون بە تایبەتی هێنە کاک حەمەد تۆفیق یاریگەری زۆر عەجایبی لێ چووکە بەردەوام بووە سیستمێکی زۆر لەباری هەبوو بەڵێ ئەمەش هەر وێنەیەکی ئەو ڕۆژگارەیە ئەمە تیپی شۆڕتەی سلێمانیە ئەوەی کە پاڵکەوتووە حەمەسیروانی عوسمانی عەلیبەگە گۆڵچیمان بوو یەکەم کەس بە دەستی ڕاستی واتە ئێرە بەڵێ ئەو عومەر ڕەش عومەر محەممەد ڕاد دوای کەمالی عەبدوڵڵا کەمالی حەبێ ئەنجا فاروق گاک فایق ئەمجا من ئەمجا مەجید میرخان ئێستا جێگری مدیری شۆڕتەیە لە هەولێر جا ئەمێ ئەم وێنەیە ئەمە شوکری سەبل حەدیسی ئەو کاتە پارێزگای سلێمانی بوو یاریمان هەبوو لەگەڵ تۆکەوە تۆقە لەگەڵ ناکە ئەنجا دوای فاروق گاک فایق دوای ڕەزاق سوورە دوایەوە ئەوەی هینەوەزم شەهید ڕۆفی زێنەبە ئەمەش هەری ئەو کاتەیە ئەمەش تیپی شۆڕتەی سلێمانیە ناوەکان ئەوانەی پێوەستەوە عەلی مەحسووم سەدقی کاک عەلی ئەمەیانە کاک عەلی بەڵێ سەدقی حەمەمین فاتحی گۆڵچی حەمە سیروان شەهید ڕۆفی زێنەب خوا لێ خۆش بوو عومەر محەممەد کەریم فازڵی حاجی عەبدوڵڵا ئەوانەی کە دانیشتون مەجید میرخان عومەر ڕەش ئەوەی ناوەڕاز منم کە ڕەش دەرچووم جلی ڕەشی لەبەر هەنا عینزی لە بە سێبەر بووە ئەنجا فاروق کاک فاروق ئەنجا عەبدوڵقادر مستەفا لە خارجە مامۆستا وێنەی ئەو تیپە تیپێکی زیێڕی نەو تیپە نابێتەوە بەڵێ ئەم یاریزانە لەگەڵ جەنابتان ئەمە من و شەهید ڕۆفی زێنەبین لەگەڵ هێزی ئاسمانی خۆجەوی یاریمان کرد بەس هێزی ئاسمانی بە پێوی کە نووسیتە باش یاریمان نەکرد یاریتر تێکشکەین باش یاریمان نەکرد باشە مامۆستای ئەمەیان ئەمە تیپی یانی سلێمانیە هەر بە هەر متەخەسیان فەرقی نییە چون بۆ کەرکووک لە ناو کەرکووکە ئەوستا کاتە یاریگاکان نەوتێکی گڵێکی نەوتایی بوو زۆر تەخت بوو زۆر ڕق بوو کەس نێتوانێت یاری تێ بکەم تەخت عێراق چوو یاریان بۆ نەیەکرا یاریگەی خۆیانە لێمان برنوویەک بە هیچ ئاخر دقیقە من گۆڵەکەم کرد لە ئاخر دقیقە یەک دووسێ پاسیان کرد لە بەدەمی کاک جەمال لە فەرقی کەرکین لە بەدەمی شەهید جەمال عەلیباپیرە یەکسەر حەکەم فیکەی تەواو لە کاک جەمالیش کەوت کە چوو نەسێتمان بۆ کوتی بەقورئانتان لاتوە لە خۆشیە لە خۆشیە و لە هێنیشان لە هیلاجە زۆر زۆر بەخەوت بوون یەک بە هیزبان و ئاخر دەقەم گۆڵەکەم کرد سار کوردی بە بێرمی یاریکەری هێڵی بەرگەریان بوو تۆپەکەشم لەو دەرباسکە گۆڵم کرد سەر بە بێرمیە مامۆستا یەکەم جار کەی خەڵات کرای وەکو وەرزشوان یعنی خەڵاتی ناو گۆڕەپانی یاری ینی کاس وشت بەڵێ کاس ساڵی بەخواوە بزانم وڵا بە بێریمە 65 یاریمانە کرد مناڵ بووین تیپی هەڵۆ خوا لێ خۆش بوو ڕەزاقی عارف کە منی دی من جوان یاریەکەم یەک جوت پێڵای ئەنگاریامێ زۆر ڕق بوو بە زۆر تازە جوانیش بوو ئێتە زۆرم پێ خۆش بەڵام چەند لە پێمە کرد بۆم لە پێ نەیەکرا دوای گۆڕم بەجوو دەچنی داش چونکە زۆر ڕق پێم ناکرد بەڵام هەر سوودی بووە زۆر خۆش بوو یانی ئەوم پێ خۆش ئەو کاتەیە کە بەڕێزێ کاس وەرەگری مام لەگە پەروەردە مامۆستا ساڵح سەعید ئەو تەنیشی مامۆستا سامیە سامی حسێن نازم کە بەڕێوەبەری سانەوەی بوو ئەمە یاری بینی پۆلەکان بوو ئەخ یاری ئەمە مابووینەوە پۆلی سێ و دوو من لە سێ بووم لەگەڵ پۆلی دو یاریمان کرد دوای یاریەکە کاسیان هەینێ ئەوی بێزگە لە کە تەوقەت لەگەڵاکە ئەم بەڕێزەی تەنیشتی مامۆستا سامی حسێن نازمە کە بەڕێوەبەری پەروەردەی سلێمانی بۆ ئەو کاتە بەڕێوەبەری سانەی سلێمانی بەڕێوەبەری سانەی سلێمانی مامۆستا ساڵح سەعید ئەو بەڕێوەبەری پەروەردەی سلێمانی بوو بەڵێ مامۆستا ئەنجا پرسیارێک حەزەکەم هەندێک لەو وێنانی ترکە ئەمەش ئەمە هەر یاری خۆجەویە هەر دیسانەوە یاریش دۆڕانمان باش یاریمان نەکرد ینی دووجار دۆڕاندوتانە بە خۆجەوی ئەو جەمال عەلیباپیرە کە پێوەساوە شەهید جەمال عەلیباپیرە
ئەوەی بەپێوەستاوە بەپێوەستا پشتی لە ئێمە ئەوەی تەنیشتی کە دانیشتۆ محەممەد عومرکەیە ئەو عومەر ڕەشە ئەوی دەچەند ڕەحمانە ئەمە کە سادی خواتەوە ئەو جەنابی بە سەعادەتمە ئەو جەنابی بە سەعادەتە ئەم وێنەیەکی زۆر جوانە ئەمە کاک شەفیق خاڵۆزای دایکمە لەگەڵ من ئەوەی ناڕاست ئەوەی ئەولاش ساڵح عەبدوڵڵا سالی عەبدولبراگەوری حەمی عەبوولە بەڵێ زۆر لە گرتەیەکی سینەماییە چێ بەڵێ ئەمە یاری ئەزەبەکان هاتوون یاریان گەتی پێکی سلێمانیا کرد شەریکۆشتە بوو کاتە لە سلێمانیا بەڵێ نازم شەریکیە بوون ئێتر ئێمەش لێ بووین ئێتر ڕسم ئەمە شەروێنەیەکی ترە ئەمە هەر خۆم هەرەوە یاریەیە کەوتم ئەمە یاریشە وەڵا لەگەڵ مەسەحی بەغایریمان کرد یەک بێک بووین بەڵێ ئەمە شەر یاریێکی ترە بەس بەداخەوە ئەمە دوای یاریمانە 5/7 ئەمە ئەمە بە پەنارتی دۆڕان ئەمە شۆڕش ئێلول کە دەستی بکردەوە دو یاریمان بوو ئێمە تیپی هەڵبژاری یانی سلێمانی بڵین ویستمان هەڵبژاری کوردستان دروستکەین دەوری عێراقمان بەجێش دەرزمتاز عێراق بووین وازمان دەوری عێراق هێنا چون پەیوەندیمان کرد بە شۆڕش ئێلولەوە ئەمە ئاخر یاریمانە ئەو ساڵە دەوری عێراق ئێمە دەرزمتاز ناوەڕاستی قایمەکە بووین هەشتم بووین حوتەم بووین وازام هینێ بوو چواردە فێرخە بوو ئێمە حوتەم بووین لە قایمە لە لیستەکە ئیتر ئەخیر یاریمان کرد ئەو ساڵە تەعادولی تیانە بوو بۆیە لایبی بردایەتەوە ئیتر یەک و یەک بووین بوو بە پەنارتی دۆڕانمان یەکسەر دوای یاریەکە بە دووسێ ڕۆژ کۆبووینەوە وڵانێک بە دووسێ ڕۆژ دوای یاریەکە دەوری بە مانگێک کەم تریش کۆبووینەوە پەیوەندیمان کرد بە شۆڕش ئێلولەوە بۆ ئومێدەی کە هەڵبژاردی کوردستان دروستکەین لە فوتبۆڵا و بچین ببی وەک جیهازێکی ئەعلامی وەک ئامێرێکی پروپاگاندای شۆڕش ڕاگەیاندن بەڵام لەوێ لە ئێران تحجیمیان کردین لە هەندێک شاری ئێران یاریمان کرد بە ناوی سلێمانیەوە جا پێش ئەوەی باسی ئەو کاتانە بکەین ڕێگام بە ناوبڕێکی تر و ئازیزانم ناوبڕێکی تر و دێنە وڵاتان پێش ناوبڕەکە ویستم پرسیارێک لە جەناب بکەم یاریەکی زۆر بەناوبانگ هەیە ئەوە لە بیرەوەری ئێمە شایە شاری خۆرۆشان پێیان نەوت یاریەکەی نادی تەیەران ئەو چی بوو مامۆستا ئەو بەزم و ڕەزمی لە ئەنجامی ئەو یاریە دروست بوو لە خولی یانە پلەدۆکانی عێراق لە سلێمانی و ساڵەکرا پێسی بوونە بایەتی پێسەر کۆتا بۆ پلە دوو لەوانە سلێمانی و بەڵێ لەوانە سلێمانی بوو یانی سلێمانی یانی تەیران یانی مووسڵ یانی سامەڕا نازم چیانی دوایاری هینەکە بۆ یەکەمی دووهەمی ئێمە ماینەوە ئێمە و تەیرانماینەوە بۆ یەکەم و دووەمی یەکێکمان بین بە سەرکەین بۆ پلە دوو ئیتر لەو یاریە زۆر ئاسایی بوو وەزەکە دیارەکان تر ئاسایی ڕۆشت ڕاهێنەرەکان ئەفسەرێکی شۆڤێنی موسڵایی بوو ناوی عەبدولیلا محەممەد حەسەن بوو ئێسەش ماوە بەڵێ لە مووسڵا ئەمە پێش یاریەکە چوو بوو هەچی هاوڕێ ئەفسەرەکانی هەیە و چوو بۆ لای مدیری ئاسایشی ئەو کاتەوە بۆ لای مەحافیز زەمان و توی جمهوری سلێمانی یاریکەرەکان مەکوژن ئێمەش ئەگەمان لە هیچ نییە وەختی هاتین بۆ یاریگا لە یانی سلێمانی خۆمانگۆڕی وەختی یاری سلێمانی لای سزنەوە بوو خۆمانگۆڕەکەین بۆ یاریگا سەیرەکەین لە سەربانی ماڵەکان قازیفە دابەسراوە لەسەر دەڕۆزەکان هاوەن دابەسراوە لە کۆڵانەکانە لە جادەکانی دەوروپشتی مەلعەبە هاوەن دابەسراوە خوایە ئەمە چی بێ نەمانزای مەسەلە چییە کە هاتنە ساحەکەوە سەیرکەن بە چواردەوری یاریگاکە بە دووری مەتێکەمتر بە تەنیژێکەوە قوات خاصە بە تفەنگەوە دانیشتون لە چواردەوری ساحەکە لەسەر با بڵێن لاینەکان بەڵێ سەر خەتی ئاوتەکە ئاوتکاریەکە ساحەکە ئیتر ئێمەش زانیمان سیناریۆکە چییە دەستمان خستە دەست یەکم لەو کاتە کاپتنی سلێمانی بووم هەموو یاریکەرەکانمان کۆبووینەوە دەستمان خستە دەست یەکەوتمان یا بێ بمان کوژن یا چیمان پێ بێ لە ساحەکە سەر پێکەین بە هەموو توانەمان یاری بکەین ئیتر با بڵێن حرسێکی زۆر حرسمان زۆر حماسەتمان زار لە حد هەست کەسێک تەشجیعی بکردایە چەڵی لیانگرت و لیانە ئیتر دوایی کەچون ئەوتمان هەڵا قاچانەگرتی قوات خاصەکان جۆنانەیانی بێنەوەتان کوژین ئیتر وەسەی زۆر چونە لای گۆڵچەکەەوە لە گۆڵچەکمانیان تۆ بگری و کوژین حەکەمەکەشیان واتە سانە بوو کە شووتیان لیا بە لای گۆڵی ئەماڕۆی حەکەمەکە لە شعوریا بە ڕانی خۆ حەزێکی گۆڵمان لێ کرد نەجاتی بە حەکەمەکەش دوای 90 دقایقیمان کرد بەرامبەر بووین دوو چارەکی خەیە سەر لە چارەکەمان گۆڵێکمان کرد حەکەم حسێبی نەکرد لە ترسا وڵا دوایی ئیتر
بە درێژایی یاریەکەش خەڵکیانەگەت و خەڵکیان بەشەغا و لە خەڵکیانەوە جمهوریش بە درێژایەکە تەژیعێکە دوانە لە ئاخریا بۆ پەناتی بە پەناتی لیان بردینەوە کە لیان بردینەوە ئیتر بۆ یەکەم تەقینەوە لە کوردستانە لە دوای نسکۆی 1975 ئەو یاریە بوو لە شارەکانە کە جەماوەری بێ بوو بە ئێڕقی بوو بە تاویشتن و تا درەنگانێکی شەو عسکەر خەڵکی ڕاوناوە و تەقە کراوە و بەر تاویژراوە و ئیتر ئەو بەڵام لە کۆتاییە یاریەکە جارێکی کە کرایەوە بەڵام ئەوە حەز ناکەم باسی کەم لەژێر هەڕەشە و لەژێر هەڕەشان نەکرایەوە کابرایەکی لێ بوو مشریف یاریەکە بوو ناوی بەڕەحمە بێسە مردووە ئیسماعیل حەمودی پیاوێکی زۆر بەویژدان بوو مسڵاویش بوو ئەویش ئەو کابرایەت و تەقریری نووسیوتی ئەم یاریە لە زۆرفێکی احتیاجیان نەکراوە و پێویستە دووبارەکرێتەوە بەڵام پێش دووبارەکردنەوە یاریەکە لە مەڵاب شعبی بەغا تیپەکەمانە تێگا بوو ناو هەمویان کردن بە گژەکە تیپەکەی ئێمە تەڵەن سلێمانی هەر 4-5 و یاریەکەی تیپێکی ملی بوون تیپە میلەکانیان کرد بە گژەکە لێ بە تەبایی یاریمان نەکرد بەڵێ ڕاستێک مامەسا ئیتر ئێوە چوون بەشداریتان کرد لە شۆڕ شاوەنی ئەمە ئەو ڕۆژگارەیە کە با بڵێن چوونەتە دەرەوە پێم وابێ ئۆردوگاکانی ئێرانەوە لە ئۆردوگای ئەنزل لە سەرپێڵی زەهاو ئەمە ئەم کۆمەڵێکمان هەمانین کۆمەڵێکیان لە چادرا شانمانەوە لەسەر ڕۆژانەش تەمرینمانە کرد وەزشکاریش بوون بەڵێ لە چادرا هەستیان و چوارمان لە چادرێکا بووین کۆمەڵێ لەو برادەرانە بەڵام ئەوەی کە لە هەموو شتێ مهمتر بوو ئێمە بەناوی سلێمانیەوە وتمان عیبە بەناوی کوردستانە یاریکەین لەبەرەوەی کە ئێمە منتەخەبی کوردستانی بەڵام کۆمەڵی برادەر ڕێتان بە خۆتان ڕێمان بە خۆمان ناوتوان گەورە خۆتان ئەمە ئەخلاقیان ڕاضیان جوان نییە ئەمە چۆنە بێن بەناوی هین و یاریکەن بەڵام کۆمەڵی برادەری تر بەبێ ئەوەی منتەخەبی کوردستان بوون چوون بەناوی منتەخەبی کوردستان یاریان کرد و ئێستاش لە منتەخەبی کوردستان یاری کرد بەڵام ئەوە چوون بەناوی منتەخەبی کوردستان یاریان کرد بەڵام هەرگیز هەڵبژاردەی کوردستان نەبوون بەڵێ ئەمان وێنەیەکی بازی بەرزەوە لەو ساڵانەی کە تەلەبە بوو ساڵی هەفتا و ئەوانەیە هەفتەیەکوانە لە بازی بەرزە لە یاریگای سلێمانی ئەمە شوێنێکی ئەمەش لە ڕاکردنی 8 مەتر یاستی هەم بووم ئەو ڕقم سیانزەیە جەنابی بەڵێ ڕقمەکەش ئەوە ڕقمی ساحەمەدان جیاچ ڕقمێک بوو نسیبێکی بەخۆتەوە بەڵێ ئەمە هیچ چیرۆکێک لە پاش ئەمە یەکێک لەو پێکانە هەر بە زەبرانی کە بەرم کەوت لە ساڵی پۆلیسی سلێمانی بردووتانەتەوە بەڵێ برمان بەڵام بە کۆڵەواری منانەیە دەرەوە من قاسم وەتەری دوام تقریبا نیوە بچڕام چڕا وەتەری قاسی سەفم ئەمە یەکێکە لە هەرە زەبرە بەهێزەکان تقریبا 3 مانگ دانیشانم ئەم وینەیە ئەمە لە 6 ئەیلولا سەرێ من بوو چونکە ئەو کاتە تەواقی غازوشتمان نەبوو لە شاخ لە تێوەڵە بووین چوم چیلکەم سەرێ من بوو چون چیلکەم هێنا بۆی ئاگەر بکەینەوە چێژ دێنین ئەم وێنەیە ئەمە کۆمەڵی برادر بووین شەید ڕۆفی زێنەب یەکەم کەس کەمالی حاجی غەفور یەکەم کەس ینی ئەم شەید ڕۆفی زێنەب کەم مامۆستا کەمالی حاجی غەفور ئەوی تەنیشتی فواد حەمی برازا خوا لێ خۆش بوو ئەویش ئەوی ئەو لاشەوە منم ئەوی دانیشتووە حەمەعورکێ محەممەد فەتاح پێڵ حەمەعورکە مامۆستا ئەمە بزەتی گەورە گرتومانەوە من پرسیارێکم هەیە بەڵام ئەو پرسیارە جارێ بە ئەم وێنەیە پیشان بین ئەمە مەشق بە یاریکەرەکانەکەم حرەکەتێکم بۆ کردن کە ئەوانش بیکەن لەو کاتە من ئاگاشم لێنە بۆ ڕستەکەیان گرتووی بەڵام حرەکەیشی جوانە ئەمەش ئەمە پێڵەنچی کۆنتترۆلی تۆپ یاخۆ سایتەرەی تۆپ ئەمە با بڵێن ژمارەی پێوانەی شکاند بێ پێم وابێ لەوە تۆزێک لە هاوڕەکانی بەناوبانگتری لە کۆنتترۆڵە تا ساتوانی و تا چەند جار ئەو کۆنتترۆڵە بکەیت ئەمە ڕۆژێک لە ئەو کاتە تەمەن 55 ساڵ بوو 2006 لە یاریگای سلێمانی یاری بوو لە پێش یاریەکەەوە نزیکەی زۆر بە دقیقە 5 لە پێش یاریەکەەوە دەستم کرد بە کۆنتترۆلی تۆ بە دەوری یاریگاکە 20 دەوری یاریگاکەم کرد بە کۆنتترۆل بە تۆ بە هەردوو قاچ 2 ساعت و 35 دقیقی پێچ و 1922 سەیتەرەم کرد بەداخەوە هەنگێکیان فێر کرده بوو بەردیان تێگرتم و قسەی ناشرینانە کرد ئەنجا مامۆستا ئەلێرە ئەم وێنەیەم بینی ئەم پیاوە ئەویش بەشێکە لە مێژووی وەرزش لەگەڵ جەناب تا پێم وابێ خوا لێ خۆش بوو مامۆستا نووری بەدەویە ئەمە ماوەیەک پێشەوەی لە دنیا دەرچێ ژانامەکەی خۆی یامێ وتی حەما حەزەکەم ئەم ژانامەم لای تۆ بێت چونکە ئەیزانی من لە کۆڕ و کۆبنەوەکانە و لە سلەکانە
بە زۆری من چلەی وەرزشکارەکانە جەڕمی ئەی خوێنمەوە منشتم کاگنیریجان بەدەست خۆیان چێڵ لە پێش تۆ ناکەم دی تۆ بە ئەمە لاوێ حەزەکەم لاوێ ئیتر من لە سلەکەیان تەمان ژانامەکەم بە شعرێ بۆ کە بۆ کرد بە شعرێ و خوێنمەوە مامۆستا من بەرنامەکەم بەداخەوە زۆر کەمە ماوە بەس ئەوەی ئەمەوێ بە کورتی لە ماوەیەکی زۆری ژیانی وەرزشی تا ئەو نەی جەنابە بیر لێ کردوێتەوە بۆچی وەرزش لە لای ئێمە نابێ بە کللتور ئەمە پرسیارێکە زۆر جار ڕوبە ڕوومان بێتەوە لە هەموو کوردستانە و سلێمانی کە شاری ڕۆشنبیریە ئەوە لە پێش هەمویانەوە بواە بە کللتور سلێمانی ئەمریکایکی بچکۆلێ ئەمریکاش ئەو پەڕی شەڕ و ئەو پەڕی خێر ئەو پەڕی پێشکەوتن و ئەو پەڕی دواکەوتن ئەو پەڕی ئیلحاد و ئەو پەڕی ئیمانی تایە سلێمانیش بە هەمان شێوەیە لە سلێمانیا تۆ سیرکە ڕۆژانی هەینی بەیانیان گۆڕستانەکانی سەیوان و شەهیدان و شەبحەدین و گۆڕستانەکانی تر بەرناکەوێ نیوەڕام بڕۆ بۆ مزگەوتەکان مزگەوتی گەورە و مۆلانا خالید و مزگەوتەکانی تر لەبەر نوێشکەر و نوێ ئەوانی کەچن بۆ نوێژی هەینی بەرناکەوێ پاش نیوەڕانش بڕۆ بۆ دەباشان و سەسنار و بڕۆ بۆ ئەو شوێنانی تر بەسەم بۆ چەقچەق و بۆ دوکانۆمانە بەرناکەوێ لەبەر زۆربەی خەڵکەش ئەخواتەوە سلێمانی هەرو دیۆکەی تیا دیۆ باشەکە دیۆ خراپەکە لە وەرزشدا دیۆ خراپەکەی ئەوەیە کە خەڵک وەرزش نەبوو بە کەلتور خەڵکی سلێمانی حەزیان لە خواردنی بەلەزەتە حەزیان لە پێکەنین و قسەی خۆش و نوکتەیە ئەم وێنێش ئەمە تیپی هێنا تیپی هەڵبژاردی سلێمانیە لەگەڵ تیپی کەشکۆڵە مناسبەتێکمان دروست خانەنشین مامۆستا ئەمە خانەنشینەکان بڵێ خانەنشینەکانی سلێمانی خانەنشینەکانی هەڵبژاردی سلێمانی تەوان بۆی کە پارێک وکەینەوە بۆ جامیعەی سلێمانی وانە بۆ ئەو کاتە دەستان خۆش بێ ئەمەش هەر وێنێکی ترە هی وەرزشوانی دێنی شاری سلێمانی ئێستاش ماتانە تیپەکە ئێستا مامانە هەفتەی جارێک لە چالاکی وە سوودی دێوانی لە لای قلیاسان لێ کۆبینەوە یاریەکەین بەس ماوەیە کە من ناسم لەبەرەی ئەژنی ڕاستم لەم دەوری بی ئاسیایە زۆر عەزێتم گەشتووە ناتوانم مامۆستاجان ئەم وێنەیە زۆر ناوازەیە ئەمە ئەو کاتەیە کە مانگی هەوین خۆم و خێزانەکەم چون بۆ مووسڵ من حەزم لە بەغانە بوو چون بۆ مووسڵ کوردستان خانە تەمەنتان درێژ بێ و من پێم وایە بەرهەمی ئەو با بڵێن هاوسەرگیریە ئەم سێ کەسەیە پیاوەیە ڕەوەند مامۆستا جامیعی مازسێری و ناوەڕاست کامیان ناوەڕاست ئەوە کوڕەکەیەتی ئەو کوڕەکەتی یانی مۆسیقاری یۆنانێک ئەو دەستی ڕاست ڕێبازی ئەمسا تەخەڕوجی کردووە بە کالۆریسی هەیە هەر لە وەرزشە باڵێ ئەم تیشان لە شەش نیازی ئەمیش چیە بۆ وەرزش ئەمەش وێنەیەکی تری کاکەیانیە بەس ئەلێرە ئەم وێنەیە سەرنجی ڕاشێشام ئەمە من و ئەمە ڕازاوخان یەکێک بوو لە هەر وەرزشکارە هەرە بەتوانەکانی ناوە لێلاخانە سەپەرشیاری پەروەردەیە لەگەڵمان لە کادرە کۆنەکانی وەرزشکاریگەرە کۆنەکان زۆر ئەلێرە کاکە حەمەی مەلاکەریم ئەوە مامۆستا ئەحمە حسێن وانە بەڵێ مامۆستا حسێن حەزەکەم تۆ ئەندامی دەسێن و سەرانی گۆباری سلێمانی حەزەکەم بووی ناسێفچین بۆ لایمی چوومە خزمەتی و تر ناسیمی و هەنگێ قسەی خۆشمان کرد و تر بوو بە ڕۆژێکی شانازی وێنەی جەناب لەگەڵ ساڵی 1990 دەستەی بەڕێوەبەرانی یانێوەشی سلێمانی و لەگەڵ سیروان بەڕێز مامجلال داوەتی کردین ڕەمەزان بوو ئیتر یەکەیەکە هەمومان وێنەمان لەگەڵا کرد مژێژێکم لەوانێکی وێنم بەڵێ ئێمەش بەلای بەرنامەکەمان و دەنگی خۆوانە خینە پاڵ ئەو ملیۆنەها دەنگی کە هیوای چاکبوونەوە بۆ بەڕێزی ئەخوازێ مامۆستا ئەم وێنەیە وێنەیەکی ناوازی ئەمە یەکەم قوتابخانەی تیپی فوتبۆڵە هی مناڵان کە لە نادی پێشمەکە دروستم کرد ئیتر دوای ئەوەش تەمەن ناتوانین نایبنی قوتابخانە چونکە ئێمە ئەو پێداویستیانەمان نییە بەڵام تیپی مناڵان ئیتر لەوە لە سلێمانیا تەن پێشەوە 2006 بەس من لە 2005 دەستم پێکرد ئەمە ئێستا هەنگێکیان گەورە بوون لە تیپەکانە ئێستا لە تیپە پێگەشتەکانی یاریەکەن سەرکەوتوو ئینشەڵڵا ئەمە ڕۆژێک سوڵتانی تۆپ کەپاڵت داوەتەوە ڕۆژێک لە یادی 50 ساڵی دامەزرانی یانی سلێمانیا مقابلی یاریکەرە کۆنەکانیان گرێش لەوانە من بووم ئێستا ئەو وێنەیان گرتم اینجا با بڵین لەبەرەوەی بەرنامەکەمان تەواو بوو ئەمانەوێت دواوێنە بە ڕووەگەشە جوانەکەی کاکە یانی ڕەوەند کۆتایی پێبێنین تەمەن درێژ بی کارەکانێ بە بڕشتر بن عادەتی بەرنمەکەی ئێمە وایە لە کۆتاییە لەگەڵ جەناب تا وێنەیەکە گرین بۆ ئەوەی
کاکەیانی و هەموو نەوەکەی کە هاوڕێی کاکەیانین ڕۆژێک لە ڕۆژان وێنەیەکی ئێمەش ئەم وێنەی ئێمەش بکەن بە وێنەکانی دوێنێ بە خێراتن دەکەم جارێکی کە و بۆ کاری وەرزشی خەرمان بەرەکەت و لەش ساغ بێ. زۆر سپاس. خۆشەویستانم تا بەرنامەیەشکە بێگەگەینەوە کامران بن.